فاتیمە میر ژنە دلێرەکەی ناو مێژوو کاتێک باسی هیندستان و شۆڕشەکانی دەکرێت دەست بەجێ غاندیمان بە مێشکدا دێت یاخود کاتێک باسی ئەفریقا دەکرێت بێگومان یەکەمین کەس کە بە مێشکماندا دێت نێلسۆن ماندێلایە بەڵام بێگومان بە تەنها ئەم کەسایەتیانە پاڵەوانی ناو مێژوو نەبوون چەندین کەسی تر هەن کە شانبەشانی ئەوان لە دژی داگیرکاری و ڕەگەزپەرستی جەنگاون ئەوەی جێگەی سەرنجە یەکێک لەو کەسایەتیانەی کە بە پاڵەوانی هێندستان و ئەفریقا دادەنرێت ژنێکی مەزنە بەناوی فاتیمە میر کە خاوەنی کەسایەتیەکی بەهێز و ئازا بووە یەکێک بۆ لەو ژنانەی کە هەمیشە هەوڵی بەدەزێنانی ئاشتەوایی و ئازادی داوە هەمیشە پشتی هێژاران و چینی ڕەشپێستی گرتووە هەروەها هاوڕێیەکی نزیکی نێلسۆن ماندێلا بووە فاتیمە میر لە ساڵی 1928 لە هیندستان لە خێزانێکی موسڵمان لەدایک بووە باوکی سەرنووسەری ڕۆژنامەیەکی هندی بووە لە ئەفریقای باشوور خۆشی نووسەرێکی بەناوبانگ بووە چالاکوانێکی سیاسی دیار بووە بڕوانامەی ماستەری لە بواری کۆمەڵناسیدا بەدەستێناوە بەپێی سەرچاوە مێژوویەکان باز لەوە کراوە کە فاتیمە شانبەشانی ماندێلا تێکۆشاوە بۆ کۆتایی پێهێنانی سیستمی ڕەگەزپەرستی لە ئەفریقای باشوور هەروەها هەوڵی داوە بۆ لە ناوبردنی ئەو تاوانکاریانەی بەرامبەر مرۆڤەکان دەکرا بە تایبەتی ئەو کاتەی کە بەریتانیەکان بەرامبەر بە هیندیەکان ئەنجامیان دەدا جگە لەوەش بەڕابەری یەکێک لە گەورەترین ڕێپێوانەکان دانراوە وێڕایەوەی چەندین جار دەستگیر کراوە چالاکیە سیاسیەکانی وەستێنراوە بەڵام ئەو کۆڵی نەداوە تەنانەت لە ساڵی 1976 کاتێک کە لە زینداندایە هەوڵ دراوە کە بیکوژن بەڵام بە شێوازێکی سەرسوڕهێنەر ڕزگاری بووە ئەم ژنە تێکۆشەرە لە دوای ئازادکردنی هەڵدەستێت بە یەکخستنی هەندیەکان و ئەفریقیەکان لە پێناو ئەوەی دژی داگیرکارەکان بوەستنەوە لە ساڵی 1946 توانی یەکەمین ڕێکخراوی ژنان لە ئەفریقا و هیندستان دابمەزرێنێت بازدەوە دەکرێت کە پەیوەندیەکی باشی لەگەڵ نێلسۆن ماندێلادا هەبووە بەرتوکێکی لەسەر ژیانی نێلسۆن ماندێلا نووسیوە بۆ زیاتر لە چەند زمانێکی جیهانی وەرگێڕانی بۆ کراوە لە ماوەی ژیانیدا چەندین خەڵاتی وەرگرتووە لەوانەش ناوی چووەتە لیستی 100 باشترین ژنەکان کە کاری بێهاوتەیان لە ئەفریقا ئەنجام داوە جگەلەوەش بەوەی ئەوەی ژنێک بووە هەمیشە چالاکیەکانی دژی ڕەگەزپەرستی و بەدەستێنانی مافی مرۆڤ بووە وەتە خاوەنی خەڵاتی فیشوا جۆرجاری و هەروەها وەتە خاوەنی خەڵاتێک لەلایەن یەکێتی ڕۆژنامەنووسانی ئەفریقای باشوورەوە لە دوای گەشتێکی دوور و درێژ لە سەرکەوتن و خەباتکردن لە پێناو مرۆڤایەتی دوجار لە ساڵی 2010 بەهۆی جەڵتەی مێشکەوە دەڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت لە دوای خۆی مێژوویەک لە خەبات و تێکۆشان و سەربەرزی بەجێ دەهێڵێت